فاکتەرەکانی پیسبوونی ژینگە گەلێک زۆرن، بەڵام لە هەرێمی کوردستان زۆربوونی ڕێژەی ئۆتۆمبیل و بانزینی کوالیتی خراپ لە پاڵ کارگە پیشەسازیەکان هۆکاری سەرەکین بۆ پیسبوونی ژینگە. لە ماوەی چەند ساڵی ڕابردووش کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی بەهۆی بێپلانی وەزارەتی شارەوانی بۆ ئاودانی باخچە بولوارەکان و بڕینی دار و درەخت زیانێکی گەورەی لە ژینگە داوە. هەر چالاکیەکە کرێ کۆمەڵی پاشەڕۆ کۆمەڵی زیانی ژینگەیە بێ کۆمەڵی زەرر لە ژینگەدا، بەڵام لە چاو گەشەسەندنی چالاکیەکان، لە چاو گەشەسەندنی پیشەسازی، لە چاو گەشەسەندنی ئەو کارانەی مرۆڤ کە لە شارەکەدا هەیە بەپی پێویست معالەجە نەکراوە، بەپی پێویست ئەو خاشاکی کە دروست بێ لە ئەنجامی چالاکیەکە ئاوڕێ لێ نەدراوە و چارەسەر ناکرێت. ئەمە دوجار کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ داندێ و کاریگەریەکانیشی ئێستا بینراوە. ئەگەر بەم شێوە بڕۆین بەردەوام پیشەسازی چالاکیانی مرۆڤ بەرەوسەرەوە بڕوا و بەڵام ئاستی خەممان بۆ چارەسەرکردنی ژینگە بەرەو خوارەوە بڕوا لە 10 ساڵی داهاتوە تووشی کارەساتێکی زۆر خراپە بین لە شاری سلێمانی. ئێستا لە کوردستانە ئەو گرفتەمان هەیە، ئەو کارگانە ڕەنگە لە سەرەتای دامەزرانیەوە بە پێی ستاندار بڕۆن، بەڵام پاشان کە لەبەرەوەی چاودێریان لەسەر نییە بە پێی ستاندار ناڕۆن و کۆمەڵی ژەهری خراپە خەنە ژینگە و کاریگەری لەسەر پیسبوونی خاک و ئاو دەبێت. ئەمڕۆ وەکو ڕۆژی ژینگەی سلێمانی دیاریکراوە. لە شاری سلێمانی پانێڵێک بۆ بەشێک لە شارەزانی ژینگە بەڕێوە چوو بۆ خستنەڕووی هۆکار و چارەسەرەکانی پیسبوونی ژینگە. هەرچەندە دار و سەوزایی لە شاردا هۆکارە بۆ کەمکردنەوەی پیسبوونی ژینگە و هەڵمژینی گازە زیانبەخشەکان و بڵاوکردنەوەی ئۆکسیجین بۆ مرۆڤ، بەڵام بەهۆی کەمتەرخەمی حکوومەتەوە وەکو پێویست گرنگی پێنەدراوە. بەپێی ئامارەکانیش لە سلێمانی بۆی پیسبوونی ژینگە و پاشڕۆی کارگە و دەرهاویشتەی سوتانی خۆڵ و خاشاک ڕێژەی توشبوونی هاوڵاتیان بە نەخۆشی شێرپەنجە لە هەر ڕۆژێکدا 10 کەسە. ەکانێکی کرد لە کێشەکان شارەوانیەکانن لە ڕووی خۆڵ و خاشاکەوە، خۆڵ خاشاکی وشک و ڕق بێت، خۆڵ و خاشاکی ئۆرگانی بێ، وەکو خواردن و خواردەمەنی ماوەکان چۆن چارەسەریان بۆ بکرێ و چ لە ڕووی پاشەڕۆ شلەکان وەکو ئاوڕۆکان چۆن چارەسەر بکرێت دووبارە بتوانین ئەم ئاوڕوانی شارەکەمان بەکار بێنینەوە بۆ بواری تری جیاواز وەکو کوشت و کاڵکردن و وەکو بوارەکانی تری بەکارهێنانی ئاو. نەبوونی سەوزایی ڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی بڕی ئۆکسیجین لە هەوایە و زیابوونی گازی دوانۆکسید. بۆ ڕوبەڕووبوونەوەی پیسبوونی ژینگە و کارەساتە ژینگەیەکان بە پێویست دەزانرێت سوود لە غاز وەربگیرێت بۆ ئۆتۆمبیلەکان و ڕێژەی سەوزایی زیاد بکرێت. کارگەکان پابەند بکرێن بە دانانی فیلتەر و پابەندی یاساکانی پیشەسازی بکرێن بە پێشەوانە ئەو هەنگاوانە نەندرێت دوای 10 ساڵی دیکە لە سلێمانی کارەساتی ژینگەی ڕوودەدات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.